В сторону Керчи. کەوتنەوەی ئاگرێکی گەورە لەسەر پردی قرم بەهۆی تەقینەوەی بارهەڵگرێکی بۆمڕێژکرا و جوڵەی هاتوچۆی لەسەر پردەکە ڕاگرت کە یەکێکە لە دامەزراوە سەرەکیەکانی ژێرخانی رووسیا لە نیمچە دوورگەی قرم. بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی بڵاو کراونەتەوە بەشێک لە پردەکە کە تایبەتە بە هێڵی ئاسن بە درێژایی 10 مەتر ئاگری لێ بەرز دەبێتەوە و بەشێک لە پردەکەش داڕماوە. پردی قرم یان پردی گەروی کیرچ درێژترین پردی ئەوروپایە کە شاری کیرچی نیمچە دوورگەی قرم بە هەرێمی کراسنۆداری رووسیەوە دەبەستێتەوە. درێژی پردەکە 90 کیلۆمەترە و بەسەر گەروی کیرچدا درێژ دەبێتەوە. پردەکە لە دوو بەشی هاوتەری پێک هاتووە کە بەشێکیان تایبەتە بە هێڵی ئاسن و ئەوی دیکەش تایبەتە بە هاتوچۆی ئۆتۆمبیل. دوای داگیرکردنی نیمچە دوورگەکە لەلایەن رووسیاوە و دەرهێنانی لە ژێر دەسەڵاتی ئۆکرانیا لە ساڵی 2014 رووسیا بڕیاری بنیادنانی پردەکەیدا بە تێچووی 3 ملیار و 700 ملیۆن دۆلار وەک هێمایەک بۆ پێکەوەلکاندنی ئەو نیمچە دوورگەیە بە وڵاتەکەیەوە. کارکردن لە پردەکەدا لە ساڵی 2015 دەستی پێکرد و لە 15 ئایاری 2018 کرایەوە. رووسیا دوای ساڵێک لە بنیاتنانی پردەکە سیستمێکی بەرگری ئاسمانی بەهێزی بۆ تەرخان کرد کە بە ئاسانی نابڕدرێت. پردی قرم ڕێگایەکی سەرەکی بووە بۆ رووسیا لە ڕووی گواستنەوەی کەلوپەل و پێداویستیە سەربازیەکانی بۆبەرەکانی شەڕ لە ئۆکرانیا و بەلای دانیشتووە ڕووسەکانی نیمچە دوورگەکەشەوە بە شادەماری ژیان بۆ بەستنەوەیان بە رووسیای نیشتیمانی دایکەوە دادەنرێت. نیمچە دوورگەکە لەلایەن ڕووسەکانەوە بۆ بەسەربردنی کاتەکانی پشوو بەکار دێنرێت. بەهۆی سروشتی چیا و کەناراوەکانیەوە و گەشتیاری یەکێک لە سەرچاوەکانی داهاتی پێک دێنێت. لە گەری دان پێدانانی ئۆکرانیا بە تاقاندنەوەی پردەکە گورزێکی کوشندە دەبێت بۆ رووسیا لە بەرامبەر تواناکانی ئۆکرانیا کە دەتوانێت بە ئاسانی زیان بە ژێرخانی ئەو وڵاتە بگەێنێت لە خاڵێکدا کە دەکەوێتە قوڵایی خاکی رووسیاوە و دوورە لە بەرەکانی شەڕەوە. هەرچەندە تا ئێستا ئۆکرانیا بەرپرسیارەتی خۆی لە ڕووداوی تەقاندنەوەی پردی قرم ڕانەگەیاندووە، بەڵام ئەندریە ئێرماک سەرۆکی دیوانی سەرۆکاتی ئۆکرانیا وێنەیەکی ڕوونکردنەوەی پردەکەی لە تویتەر بڵاو کردوێتەوە لە نێو چەند پەڵەیەک لە دووکەڵ. هەروەها میخایلۆ بۆدۆلیاگ ڕاوێژکاری سەرۆکی ئۆکرانیا لە تویتەر نووسیوێتی پێویستە هەرچی نایاساییە وێران بکرێت و هەموو شتە دزراوەکان بگەڕێنرێتەوە بۆ ئۆکرانیا. لە بەرامبەریشدا ئۆلیگ مۆرۆزۆڤ جێگری سەرۆکی پەرلەمانی رووسیا داوای کرد وەڵامێکی شیاوی کردەوە تیرۆریستیەکە بدرێتەوە ئەگەر ناچەند بارە دەبێتەوە. وتیشی ئەمەی ڕوویداوە ڕاگەیاندنی شەڕە لە دژی رووسیا.